پرسیارێک لە مێشکی من و لەوانەیە لە مێشکی دایان کەسی دیکەی خەڵکی هەرێمی کوردستان بێت. ئەرێ بۆچی بەشێکی زۆر لە گەنجانمان دەڵێن لە هەرێمی کوردستان کار نییە و کارمان دەست ناکەوێت. باشەکەوایە بۆچی بە هەزاران کرێکاری بیانی بەنگلادیشی، سووری، ئێرانی، تورکی، چەندین وڵاتی دنیا لەم هەولێر و کوردستانە کاریان دەست دەکەوێ و کار دەکەن. ئەم جارە لە بەرنامەی چ باسە ئەم باسە تاوتوێ دەکەم. ماندوو نەبی؟ بەڵێ باشی؟ باشی ئەلحەمدولیلا. کوردی فێر بووی؟ بەڵێ فێر بووی. چەند ساڵە لێرەی؟ ئەمێن 6 ساڵ تەواو بوو، ئێستا 7 ساڵە. 7 ساڵە لە هەولێر؟ بەڵێ فەرموو. باشە چیشت دەگرت بێشتر؟ پێشتر ئیش کردیە بە شۆریکایە بە معمالی بە ئێستا ئیشی معتەلە بەس هاتووم بە ئێستاوە جگەرە دەفرۆشی. جگەرە فروشی. چەند دەبی دەست بەو کارە کردووە؟ بەەوە حیسابی بە 100,000 ئەگەر 100,000 بە فروشتیە بە 70,000 80,000 دەبی کرد. ئەگەر 70,000 بفرۆش 80,000 قازانجە. بەڵێ بەڵێ ئەگەر 100,000 جگەرە فروشیە 70,000 کرد دەبی. ئێستا ئیش کووە باشە؟ ئێستا هەندێک باشە وەساتە زۆر برین نابوو بە خۆڕێنیە باشە. چۆن هەولێرت هەڵبژاردووە؟ بۆ هاتیە هەولێر؟ هەولێر هاتووم بە بەنگلادێش نوفوسی زۆرە بە ئیشی هەبوو بە وەرەکە کۆمە هەموو خواردن هەموو عاشیە گرانە بە لێرە خۆشترین بە بەنگلادێش. ناوی تو چییە؟ بەڵێ ئەمن محەممەد سەلیم. محەممەد سەلیم. بەڵێ گەنجەکانی ئێمە دەڵێن لە هەولێر لە کوردستان ئیش نییە، ئیشەیە لێرەیان نییە. کوردستان ئیش هەیە. ئیشەیە؟ بەڵێ ئیش هەیە. یعنی ئەوەی دەڵێ لە کوردستان ئیش نییە. محەممەد سەلیمی بەنگلادیشی دەڵێ ئیش هەیە. بەڵێ ئیش هەیە ئەگەر ئیش دەزانی ئیش هەیە. ئەوەی ئیش بزانی ئیش هەیە. بەڵێ ئەگەرە تو ئیش نەزانی ئەگەر شێت بوو هیچ دێ ئیش نییە. ئەگەر هیچ دەزانی یعنی تۆ دەڵێ ئەگەر کەسێک تەمبەڵ بوو کاری دەست ناکەوێت. نا. بەڵام ئەگەر ئیشکەر بوو بەڵێ ئیش هەیە. باشە. تۆ پێم بڵێ مانگانە چەند پارە دەنێریەوە لە بۆ وڵاتەکە؟ مانگانە 4 5 ئەوڵاتە دەڕوا دەنێریە و بەنگلادیش. بۆ خێزان و منداڵت. خێزان و منداڵ بە لێرەش مەسروفی خۆت دەکەی خەرج؟ مەسروفی خۆت خۆمە. أنت عربي؟ منين أنت؟ من البصرة. من بصرة؟ جاي هنا تشتغل له زيارة؟ لا زيارة. زيارة. تأخذ شندري؟ إنديا. إنديان. لا هندستاناتي. هندستان. ليرة كاردكي؟ أم برزش خلقي كركو؟ كركوكم والله. لتركيا لدايق. لتركيا لدايق. بشك لقنجكاني إما دولي كارنية لهولي. والله كار هي وي كبير كار بكا كارك هي بخوي. من تشارز من خوار شهر زي يرشمني او. 4 سال ليرم ويش خوش ما ويش قوم دكم. نخواي بزيادة. كريم دكان شند دي؟ أكيد كان مزورة ليرة بس ورقة. مانجي بس ورقة. أري والله. ورقة كابلا. أري صاحب دكان دري زيارتر بينا. هشتا. إيه دري 28 ورقة بينا. 28. والله 28 ورقة. أتوش دلي كاك الزورة. إيه دري زورة دري بينا. يا بينا يا باطلك يا ده برو. والله. أو باري زورة. إيه والله زورة. همو يبيشي موبايل بيدان. إيه والله بس موبايل ده فروشي 28 ورقة شيء 28 ورقة من زرنا فروش ندري 28 ورقة بينا سيرامات 28 ورقة. باش توبين بلي كام شاري لباكوري كردستان؟ آخري. ئاگری پارە لە ئاگری وەکو هەولێر زۆرە؟ باش عیبنی هەولێر الحەمدولیلا. هەولێر پارەی دەوڵەمەندە. خەڵکی هەولێر دەوڵەمەندترە. باش عیبنی. عیبینە. پارە دەنێریەوە تورکیای؟ زۆر نییە. Yani ailem burada, herkes burada yani. Burada yaşıyorsun. Burada yaşıyorum, gitmiyorum Türkiye'ye. Kürdistan daha iyi. Kürdistan daha iyi, daha ben güzel. Ben Kürdüm, tamam mı? Türkiye'de ne işim var? لەم شوێنە ئەمە کۆمەڵێک دوکانە کە دەکەوێتە سنتەری شاری هەولێر کۆمەڵێک کاسبکاری کوردی ڕۆژاوە عەرابی سووریا وڵاتان لێرە کەسابەتی دەکەن یەک دوکان 14 وەرەقەیە دوو دوکان 28 وەرەقە ئەمە 28 وەرەقە ئەمە 28 وەرەقە بەس خوا دەزانین چۆن بۆیان دەدەێت. سڵاوت لێ بێ باشی؟ باشی دەست خۆش بێ
لە مێژە لێرە کار دەکەی؟ 11 سال تقريبا 11 ساڵ تۆ بووی هەولێری ئێستا حولين هسه هەولێری ئێستا اما العربيه هاتوا ايرا هيتس كردي نازاني ئێستا فێرە کوردی الحمد لله والله باشە هەولێر چۆنە؟ والله الحمد لله درجيك باس إيش الحمد وكار لله باشا؟ الحمد لله كريم نعمتي درديني اخوان كريم؟ اري والله دەردەینی باشە تو پێم بڵێ لێرە هەندێک گەنجمانەیە دەڵێ ئیش نییە دەڵێ پارە دەست ناکەوی وایە ئەوانی بەخسی والله الحمد لله اجا بازار هيا بازار نيا الحمد لله نعمتي اخوي روزق او هاي روزق او هاي نعمتي اخوي يعني إيش هي؟ اخوي بزياد ئەوەی الحمد ئیش لله بکە ئیش هەیە هيش هيا روزق هيش هيا روزق هيش نيا بس يعني زكاة يقي ضعيفك لە ناو بازاری هەولێرم ئێرە بازاری شێخەڵایە بەردەم بازاری شێخەڵا حەز دەکەم بزانم ئەوانەی کە لێرە کەسابەتی دەکەن هەموو خەڵکی هەولێرم چۆنی خەڵک چێ دەرێ بەنگلادیش لە مێژە کار دەکەی لێرە زۆر باشە دەست خۆش دەمەوێ ئەوەندەی کە عارەبانشین لێرە کەسابەتی دەکەن لەگەڵ یان گفتوگۆ بکەم سڵاوت لێبێ ماندوو نەبی خەڵک چێن دەرێ خەڵکی ئێرانی ئێرانی ڕۆژهەڵات کام شار بۆکان وڵ بۆکان بەخێر بەی سەرچاو لە مێژە لێرە کار دەکەی وەڵا دێمەروە مانگانە لێرە دەبوو دەڕۆمەوە ینی تۆ بە ویزەی گەشتیاری دەی کەسابەتی خۆت دەکەی ئەرە وەڵا بۆ کەسابەتی دەی ئەرە بە ینی لاوە باشترە لە شارەکەی ئەرە خۆت وەڵا لە ئێران باشترە ینی ژیانی هەولێر ئابووری هەولێر داهاتی هەولێر لە ئەوێ باشترە بەڕێ وەڵا زۆرە کەمە بەشی مەسروفی مارێ دەکا وەڵا هەروە جاری وایە بە پارەی ئێران 10 میلیۆن 10 میلیۆنێکت دەست دەکەوێت 10 میلیۆن ئەدی هیچ پارەیەک لێرە لە سەیتەرە لە شوێنێک لێت وەردەگرن ناوەڵا ئازادی بۆ خۆت ئەرە وەڵا کە ئەنەه وڵاتی خۆتە ئەرە وەڵا هەولێر وەک هینی خۆ شاری خۆمان وایە وەکو شاری خۆت ئەی خەڵکەکە چۆن مامەڵە دەکا لەگەڵ تۆ خەڵکیش باش ڕێز لێ زۆر دەگرن باش ئەرە وەڵا ماندوو نەبی باشی باشی کوردی فێر بووی کوردی نازانی کورە کو نازانێت ئەوە بە چەندەوە و 3000 یک کل دو کل 5000 5,000 لە مێژە لە هەولێر اصلیه ترکیه تورکیا چەندە مانجێ چەندە داهات شهری شاری شهری 300 راگا 400 راگا $300 $400 دەنێریە بەنگلادش بنگلادش. هەولێر خۆشە کوشه خۆشە خۆشە. پێت چۆنە ئێستا خەڵکی بێگانە لە تەنیشتە و کەسابەتی پێم خراپە لەبەرەوەی بێگانە ئەگەر خۆی لێ تووڕەکەی جێگایەکەشی داژ دەکە و غەدریشی لێ دەکا ئێستا لە تورکیاوە نییە ناڵە میوانداسم دەرێ یابانجی یابانجی هەر کەسێک بدەرێ یابانجی نارێ ئەو مسلمانە فرانە حیزبە فرانە دینە فاوری دەرێ یابانجی بەخۆیان تۆ ئێستا لەگەر ئەوە نیە و کرێکارانە لێرە کار بکەن نەخێ لە بەرەو زەرەریانی لە بۆ خەڵکی چیش دەکەی کاشی باش لێ دەدەی بر نابتەوە دوات بەلی زەرە باشە بەشێک لە گەنجەکانمان دەڵێن ئیش نییە لە کوردستان لە هەولێر لە سلێمانی لە جۆ يعني ايش بكا ايش هو كيش جوان بي همش معدل شيء ليرا او كيش نزاني دلا يجنيه کاک عەبدوڵڵا تۆ دەڕێی ڕێکخراوەکەتەوە یعنی بەدووادا چونتان کردووە لەسەر کرێکارانی بیانی ئابووری کوردستان کاریگەری و زیانەکانی من دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا پێویستیان بە دەستی کاری گەنجانە بە کرێکاری بیانیە ئەوەی لە کوردستان ڕوودەدات یعنی چۆنی دەبینن پێدوانیە ئاسایی بێ ئێمە لەبەرەوەی ڕوپێویی دیاریکراومان نییە لە ڕاستیدا ئێمە گەنجەکانی خۆمان بەپێی داتاکان ژمارەیەکی بێکاری زۆرمان هەیە ئەگەر چی تا ئێستا ڕوپێویی تەواومان نییە بەڵام ئەوەی کە هەیە لە ڕاستیدا زیانی گەیاندووە یعنی بە نمونە مەسە لەم بازاڕەیە دەیان گەنجی خۆمان هەیە جۆشمان لە کۆمەڵی خەڵک هەیە کە دەڵێت ڕاستی شوێنی منی گرتووەتەوە دەرفەت بە من نادا بۆیە لە ڕاستیدا تو ناتوانین بڵێ نەیە بەڵام دەبێت ڕێکی بخەیتەوە
بە شێوەیەک بێنی کە ئەوەی کە تو پێویست. ئێستا کەسێک دێ بە گەشتیار بە ویزەی گەشتیاری دێ دەڵێ من دێم بۆ گەشتیاری بەڵام دواتر دێ کار دەکات چۆن دەتوانین ڕێی لێ بگرین؟ هەر کرێکارێک دەبێت هەوێی کاری هەبێ واتە دەبێت ڕێکخرا بێت لە چوارچێوەی ڕێنمایەکانی حکوومەتەوە لە چوارچێوەی کاری سندیکاییە دەبێت کارەکانی ڕێکخرا بێت مۆڵەتی کار گرنگە ئێمە بەڕێوەبرایەتێکمانەیە بۆ بەگڕخستنی کرێکاران باشە کەوایە هەر کرێکارن کە ئێستا لێرە کار دەکەن و بە پێی ڕێنماییەکانی مافی کرێکاری کار ناکەن ئەمانە نایاسایی نایاسایین بەڵام دوجار دەبێت من ڕێک بخرێتەوە ئاخۆ دەینێریەوە ئاخۆ ڕێکی دەخەیت چون کە دوجار ئەمە زیانێکی هەیە لە ڕووی مافی مرۆڤەوە دەبێتە ئیلتیزام لەسەر حکوومەتی هەرێم. ئێوە پارێزەرن نوێنەری کۆمەڵێک پرۆژەن ئەو پرۆژانە هەموو گران بەهان موچەی گەلک باشی تێدایە بەڵام ئەو موچە نادەن بەو گەنجانەی خۆمان دەچن خەڵکێک دەینن لە وڵاتانی دەرەوە پارەیەکی زۆری ئەو وڵاتە دەدەنە خەڵکی بێگانە کاکە بۆ گەنجی خۆمان بەکار نایەن و ئیش بکەن ڕاستیەکەی هەندێک پرۆژە هەیە گەنجی خۆمان ئەو توانایی نییە لەو پرۆژەی ئیش بکە مەسەلەن هەندێک مەطعام هەیە مەطعامەکە لۆ نمونە خواردنی ئیتالیا یان خواردنی سینیە یعنی کەسێکی مەسەلەن کوردیش بێ خۆی فێرە خواردنی سینی بکاتن لەوانەیە ئەو تامەی نەداتن یعنی کابرا کەسێک بێ پسپۆر بی یعنی سینی بی خواردنەکە بەدەستی دروست بکرێتن کە کرێکارەکە با خواردنەکە بگوازێتەوە بۆ ئۆکەی بگوازێتەوە ناکرێ یعنی مەسەلەن هەندێک شوێن هەیە مەسەلەن لۆ نمونە هوتێلی پێنج ئەستێرەیە هەندێک کورت هەیە تەقابولی ئەو ئیشەی ناکە پێی قبول ناکرێ مەسەلەن لۆ نمونە هەندێک کوتێل هەیە مەسەلەن پێنج ئەستێرەیە ئەوەیە کحولی تێدایە کابرا کووردە دەڵێ ئەمن کحولی نابەمە پێش کەسەکی یان لە پێشدا گرفتەکی گەورەی بابینە سەر ئەسلی مەوزوعەکە پێش هەموو شتێک ئەمە هەموو کوردی یعنی کە ئەمە ناڵێن دژی ئەو بڕیان کە بەس کە بڕیارەکەمان پێ باشنی ئەوە نیە کە ئەمە حەز نەکەین کورد بێ لەو شوێنە ئیش بکە نا بەعکسەوە بەس هەندێک کێشە هەیە بەنمونە بڕیارێک هەیە لە بڵێ مەسەلەن ڤیزەدان لە وەزارەتی ناخۆ ڤیزە دەدرێتە بیانی ئەگەر ئەتو دەتەوێت کوردەکە بکەوتە سەر ئیش لو ئەوم ڤیزە دەیە بیانی ڤیزە ڕابگیرێت باکەم بکرێتەوە با ڕابگیرێت دەرفەتانداوە بە خەڵکی دەرفەتمان پێداوە بۆ نمونە کەسێکی بیانی ئامادەیە دوای 8 کاتژمێر لە کارکردنی خۆی بە کاتژمێری ئیزافی ئیش بکاتن بۆ چونکە ئامادەیە موچەکەی زیاتر وەردەگرێتن و پارتایمی خۆی وەردەگرێت بەڵام کەسێکی خۆماڵی ئامادە نییە باسی وی دەکاتن سەردانێکم بە ماڵی خزمێکم میوانداریەکم هەیە موبەڕێری زۆرە لە نێو هەرێمی کوردستان زیاتر لە 300,000 کرێکاری بیانی بە نایاسایی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کار دەکەن. من ئێستا لە بەڕێوەبەراتی کاری هەولێرم بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاوتوێ دەکەم کە دەیەوێت کۆتایی بە کێشەی کرێکارانی بیانی بهێنێ کە گەنجانی کوردستان بەردەوام گلەیی دەکەن دەڵێن لەبەر ئەو کرێکارانە دەرفەتی کار بۆ ئێمە نییە. کاک فەرید بەڕێوەبەری کارە؟ بەڵێ. بڕیاری ژمارە 172 سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە مانچینۆی ساڵی 2022 دەرچووە لە ساڵی 2023 دوزار درێژکردنەوەی بۆ کرا مەبەست لە درێژکردنەوەکە ئەوە بوو مابرێن ئەو شوێنانێکەوە کار بە کرێکاری بیانی دەکەن بۆی خۆیان بگونجێنن خۆیان پابندکەن لەگە ئەو ڕۆژەی کە بۆیان دیاری کراوە یعنی کە لە 175 دەبی کرێکاری خۆمانەبی 25 بێگانەبی ئێوە نەتانویست یەکسەر بیکەنە واقع لە سەریان بڵێن کاکە دەبێت ئەو کرێکارانەی بیانی هەموو دەربک بەڵێ دەرفەتەکمان پێیاندا لەوەی هەتا شوێنەکان خۆیان ڕێکخەنەوە 175 کار بە کرێکاری خۆماڵی بکەن 125 کار بە کرێکاری بیانی بکەن ئێستا لە چ خۆ ناکێت
ئێستا لەگەر سەرەتای ساڵی بابلێن 2024 سەرەتای ساڵی نوێ دەستمان کردێ بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو بڕیارە ئەو بڕیارە بەڕاستی سوودی زۆر باشی دەبیست لۆ بەرژەمەندی گشتی سوودەکی باشی دەبی بۆ ئایندە بۆ گەنجان بۆ لاوان بۆ دەرچوان لە بۆی دەرفەتی هەڵیکاری ناوەخۆ زیاتر دەکات ڕێژەی کرێکاری بیانی کەمتر دەکاتەوە. پرۆژەتان بەسەر کردوتەوە؟ سەرەتای مانجیدەی ساڵی ڕابردوو لە ڕێگای تیمەکانمان لە ڕێگای تیمی پشکێنەرانی کار زۆربەی شوێنەکانمان بەسەر کردیتەوە ئاگادارمان کردوونەوە کە لەگەر هاتنی ساڵی نوێ ئەو ڕێنمایە دەستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی بێن و بابلێن پابندی ئەو ناوەڕۆکی ئەو ڕێنماییە بن. باشە دەرفەتی کار دروست بوو بۆ گەنجانمان؟ بڵێ لەگەر جێبەجێکردنی ئەو بڕیارە لە سەرەتای ساڵی نوێ دەرفەتی هەڵی کار زۆر زیاتر بوو لە ساڵەکانی پێشوو یعنی ئەو بڕیارە بەڕاستی جێگای دڵخۆشیە بەڵێ دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین وەکو ئاماری ئێستا کە لە بەردەستمانە بە خلالی ئەو دوو مانگەی نزیکەی 700 هەتا 600 بابلێن خەڵک هاتووە هاوڵاتی هاتووە ناوی خۆیان تۆمار کردووە لەوانە نزیکەی 500 کەس چوونە سەرکار ئێستا لە سەرکار. بەڕێزانم ئاگاداری ئەو بابەتە بن لە بەڕێوەبەراتی کاری هەولێر لە ماوەی 2 مانگ 500 گەنج لە هەولێر کاری دەستکەوتووە لە ڕێگای ئەم بەڕێزانەوە کە پێشتر لێرە داوایان کردبوو کاوان بێکارن بە پێی پسۆرەتی خۆیانەوەن دادەمە. بەڵێ و بە هەمان شێوە بابلێمەکو بەڕێوەبەراتی کار دەستمان کردەوە بە پێدانی مۆڵەتی کار بە کرێکارانی بیانی هۆکاری پێدانی مۆڵەتی کار بە کرێکاریانی بیانی بۆ ئەوەی ئەو کرێکارە کە لە پرۆژەکە کار دەکات دەبی بە شێوەیەکی یاسایی کار بکە شوێنەکەش پابندی ڕێژەکە ببیتن بۆیە مۆڵەتی کارمان بابلێن دامەزراندووە بۆ کرێکارە بیانیانە بۆ ینی ئەمە لێرە داوا لە سەرجەم پرۆژەکان دەکەین ئەوانێکەوە کار بە کرێکاری بیانی دەکەن بێن مۆڵەتی کار بۆ کرێکارەکانیان دەربکەن بۆی شوێنەکە تووشی بەرپرسی یاسایی نەبێتن. گەنجێک کە لە ماڵەوە دانیشتووە گلەیی دەکات لە لای دایکی بابی دەڵێ وەڵی هیچ کار نییە هەر دەچم لە چێ بگەڕم کارم دەست ناکەوی کاکە ئەوەی ئاگادارە دەستی خۆشوی بەڵام ئەوەی ئاگادار نییە یعنی وەزارەتی کار حکوومەتی هەرێمی کوردستان نەخەوتووە گەنجێک بێکار بێ و بڵێ وەڵام من دەرفەتی کارت بۆ دروست ناکەم باشە دەڵێ بەڵگە چییە؟ فەرموو ئەمە بەڵگەیە پۆرتاڵی کارە پۆرتاڵی هەلی کارە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت بە تایبەت لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و تۆمارکردن و دۆزینەوەی هەلی کار لێرە بێ بەرامبەرە لێرە ئەم بەشەی ئەوەی بێ بەرامبەرە جار بەرامبەر هەیە ئەوە لە ڕووی یاسایەوە ئەو ڕێکخراوانەش هەموو دەبێت بێ بەرامبەر بێت تۆمارکردن ئەوان نایاسایی. باشە پێم بڵێ ئەو گەنجە چۆن داخیلی ئەو پۆرتاڵە دەبێت ئەو گەنجە لە ڕێگای هەرچۆن لە گوگل بنووسێ EVTC یان ئەوە لینکەکەی بە کاملیە کە داخل دەبێت دەڕواتە بەشێک ئەم بەشەی بۆ دەکرێتەوە عربینەوە سەر زەحمەت نەبی کات دلێر EVTC چکاوە زۆر جار بە من دەزانم یەکسەر تەلەفۆن دەکرێت ئەرێ ئەو پۆرتاڵە چییە ئەو پەیزە چییە تکایە ئاگادارمانکەوە ئەمە لە بەرچاوی هەموو تاوە یەک مهماتیە بۆ هەموو هەرێمی کوردستانە بەتەنیا تایبەت نیە بە پارێزگای هەولێر زۆر باشە کەوایە چووە ئەم پۆرتاڵەوە بە ناوی دەسێتە ئەگەر ئەکاونتی کردبێتەوە پێشترەوەی چوونە ژوورەیە بەڵام ئەگەر یەکەم زاری بێت تۆمارکردنی پاڵی وراو باشە و شتێکی تر هەیە خاوەنکار ئەوانەی کە خاوەن پرۆژەنە ئەوانەی کە خاوەنکارن بە دوای کرێکاردا دەگەڕێن ئەمان لەو بەشەوە خۆیان تۆمار دەکەن و لە دوای کرێکار دەگەڕێن کە بە سێ زمانیشە کوردی و عەربی و ئینگلیزیە لێرە ناوی خۆیان تۆمار بکەن ئەکیت کاریت گونجاو لە گوێرەی CV و داتای خۆیان معلومات بەڵێ بڵێ ئاماری 2000 ساڵی 2023 لایە ئەوەی کە لێرە خۆی تۆمار کردووە تقریبن 678 کەسە بە کۆی کچ و کوڕ لە پارێزگای هەولێر لەو 678 کەسە ئەو کەسانەی کە دامەزراون لە سەرکار ئەو کەسانی کە دامەزراون لە سەرکار لە ڕێگەی ئەوەوە 135 کرێکار ئەوانش کە بۆ خۆیان لە ڕێگەی پۆرتاڵەکەەوە هەلیکاریان دۆزیوەتەوە 491 کەس سوودی هەبووە بەڵێ هەم کرێکار هەم کرێکار خاوەنکاریشێتەوە هەم خاوەنکاریش کرێکار بە گوێرەی بەبێ بەرامبەرە. ئەمە یەکێکە لەو پرۆژە گرنگانەی کە لە نێو هەرێمی کوردستانە
دیارە ئێستا تیمەکانی پشکنینی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانی ئەو پرۆژانە دەکەین با بزانین کاک تاڕق و کاک هێمن سڵاتان لێبێ ئێوە بەردەوام سەردانی پرۆژەکان ئەمە وەکو پشکنەرانی کار سەر بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕۆژانە سەردانی هەموو شوێنێکیکەتی تایبەتی دەکەین کە تێدا کرێکار و خاوەنکار دەست بەکارن. ئەو سەردانانەی مەش دوو جۆرە سەردانمان هەیە سەردانی لە ناکاومان هەیە سەردانی سکاڵامان هەیە ئێستاوەی ئەوە سەردانی لە ناکاوە لە ناکاوە سکاڵا چکەمە کە سکاڵامان هەیە لە هێڵی گەرم بەڵێ کرێکار دەیکا هێڵی گەرممان هەیە 5500 هێلی هۆشارکردنەوەی کرێکاران کە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە لە بەڕێوەتی گشتی کار دەسەبەری کۆمەڵایەتی هۆبەکەیە هەر کرێکارێک ئازادە پەیوەندی بە و هێڵەوە بکە سکاڵای خۆی تۆمار بکات تێدا باسی هەموو شتێکی خۆی بکە ئەگەر بێت و لە کار دەربکرێت کارێکی خۆمانە غەدری لێ بکرێ دەتوانێت لە ڕێگەی هەمووی مافەکانی هەمووی بۆ دەگەڕێنینەوە بەپێ ئەو سکاڵای کە دەیکا بەڵێ 5 دەتوانانی تەلەفۆن خاوەن کۆمپانیان پرۆژە هەر شوێن دەربی مافی دەگەڕێنەوە بە پێی یاسای کار باشە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرە ئێوە لە هەولێر خەریکی جێبەجێکردن دەتانێت لە پرۆژەکان جێبەجێبی چۆن بەڕێوە دەچی ئەنی ئەم پرۆژێ ئەم بڕیارە پرۆژەکان چۆن پێشوازی لێ ئێستا بۆ نمونەوە پرۆژەیەکە لەوانەیەکەوە سەردانمان کرد بە پێشتر ئاگادارکردنەوەم پێداون بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 172 پاڵپشت بە ڕێنمایی وەزارەتی کار ژمارە 8 کە هاتوون جێبەجێیان کردووە نمونەشمان هەیە کە لێرە جێبەجێکراوە بۆ ئێستاوانەی کە لێرە دەبینین کار دەکەن بەشی هەرە زۆریان خۆماڵینە کاری خۆماڵینە کەوانی کە وەکو برێن کە سوکاری خۆمان ئیسپار دەکەن لە باتی ئەو کەسانی کە بیانی بێتە هەرێمی کوردستان زۆرینە پابندن لە پرۆژەکانیان پابند بوونە کەچی بە پێی خۆ گونجاندنە هەتا دەگاتە ئەو ڕادەی کەوا دەگات 175 بە 25ەکە بڕیارە پێویستە جێبەجێ بکرێ هەموو شوێنە کەرتی تایبەتی لە هەرێمی کوردستان پێویستە وڕیارەی جێبەجێ دەبێت جێبەجێ بکرێ ئەگە هات جێبەجێ نەکرا ڕێکاری یاسایی لەگەر دەکرێتەوە. کاک ئامانج بەڕێوەبەری بەشی یاساین لەم پرۆژە گرنگەدا گرفتی دروست نەکردووە بڕیاری لە 175 کە کرێکاری خۆمانە بێ ئێمە وەکو کۆمپانیەکەمان پابند بووین بە بڕیارەکەەوە و بە خۆشحاڵی ئەو بڕیارەمان وەرگرت دڵمان پێخۆشە بۆ بڕیارە لەبەرەوەی زۆربەی زۆری کۆمەلگاکە ئێمە کۆمەلگایەکی گەنجە لەبەرەوە کێشەی دروست نەکردۆ بە شێوەیەکی گەورە بەڵام هەنێ پسپۆڕی ناوەندی هەیە کە پیشەییە چەند کرێکارتان هەیە خۆمانە و بێگانە لە شاری هەولێر 150 کارمەندی خۆماڵیمان هەیە و 32 کارمەندی بیانیمان هەیە کەوایە ڕێژەکە لە 182 ینی ڕێژەکە زیاترە لەوەی کە حکوومەتیش داوای کردووە من هەز دەکەم ئەوانەی لێرە کە قسەم لەگەڵ کوردن خەڵکی ئەم شارن بەشێکیان دەرچوون بەشێکیان دەرنەچوون ینی منهەجەکانی زانکۆ پەیمانگاکان چۆن دەبینن بۆ پیشە ئێوە کە لە بواری ئۆتۆمبیل کار دەکەن لە بواری ئۆتۆمۆبیلە لە کاتی ئێستاە تەنها یەک زانکۆ کە زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێرە بەشی ئۆتۆمۆتیڤیان هەیە بەڕاستی منهەجەکانیشیان لەگەڵ تەکنۆلۆژیای ئێستای ئۆتۆمۆتیڤە هەماهەنگ نییە بۆیە ئێمە وەکو بەرپرسیارەتی کۆمەلگایی خۆمان هەستاوین بە ڕاهێنان و پێشکەشکردنی زۆر لە ئامێری پێویست بۆ ڕاهێنانی هەم قوتابیەکان هەم پەرەپێدانی سنتەری ڕاهێنانی زانکۆکە و گرێبەستمان واژۆ کردۆ بەیەکەوە و لە کاتی ئێستاە کۆمەڵێکی زۆر لە قوتابیەکان هاتن ڕاهێنانی هاوینیان کردو لە لای ئێمە و کۆمەڵێکیشیان لە لای ئێمە تەعینکراون. بوونی 300,000 کرێکاری بیانی لە نێو هەرێمی کوردستان ئاماژەیەکە کە دەرفەتی کار لە نێو هەرێمی کوردستان هەیە ئەم گەنجانەی کە ئێستا لەم پرۆژەیە کار دەکەن یعنی ئەگەر خۆیان دروست نەکرد بە زەحمەت بوو لە پرۆژەیەکی لەم شێوەیە کاریان بکردبە واتە ئەوەی کە گرینگە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بۆ لە
75 کرێکاران کە لە پرۆژەکان کار دەکات دواتریش هەر گەنجێک بێوێت وەکو ئەم گەنجانە کاری دەستکەوێ و کار بکات پێویستە پەرە بە تواناکانی خۆی بدات و وە شارەزایی هەمە جۆر لە بوارە جۆر بە جۆرەکانی کارکردنی خۆیدا بەدەست بهێنێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.